ئایاڕاستە بە گەواشتنێکە سەرێکەتی نیشتیمانی کوردستان و بەشداری حکوومەت بیتم بێ زۆر مەرج و بێ گەواشتنین زێدە هەڵبژاردننی پارێزگاری سلێمانی کەرکووک ببورن سلێمانی هەولێر هۆچیش ئایا چۆن ڕێککەوین چۆن ڕێک ناکەوین ئەگەر لە سەوی ڕێک نەکەوین چۆن لە بەغدا ڕێکەوین ڕێگری لەوە بکرێت کە هەندێک کەس بکرێن بە سەر و کۆماریان بکرێن بە کاندیدێ و حزب بۆ سەرۆکات ئەوەندە خەریکیەوە نەبووکەوە پۆستەکەی خۆی ئەو دەسەڵاتانەی کە هەیە لە مەسلحەتی هەرێمی کوردستان بە تایبەت بەکاربێنی بێتە پەرلەمانی کوردستان بەچ هۆکارێک ئەو قسەیە کراوە ئایا سەرەتای دروستکردی کێشەیە من ناتوانم لە ئێستا حکوم دەم بەڵام بەڕای من کاتی ئەو ڕاگەیانە نەبوو ئێستا کاتی ئەو ڕاگەیان سزای سیاسی خەڵک بدەی موسەی خەڵک ببڕی لەسەر مەسەلەی هەڵوێستی سیاسی دوایی داوا لە هەموو خەڵکیش بکەی بڵێ کاکە فەرموو هەمالیچم و چەندە بڕێ دەبێت تۆ شەڕ لەسەر ئەوە پۆستی باڵاش هەیە لە ناو یەکێتیش دەنجی داوە بە گۆڕان و دەنجیشی داوە بە پارتی بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەممە کاتژمێر 9:05